کەسێک لێ بەرپرسیارە ناکرێت لە کۆمەلگایەکە سەرۆت و سامانی دنیا هەبێ خەڵک کەرامەتی بشکێنێ ئەزانی ئەمە چ جێگەی قوبوڵ نییە تۆ ئەو هەموو نەوتت هەبێت لە کوردستانە خەڵک خێری پێ بکات هەر کەسێک ناڕازیە دژی داد و قازیە بێشک ئەو کەسە دزە بۆیە دایم سەرکزە لە ڕاستیە ئامانجی ئەم جارەمان بریتە لە هەڵوەشاندنەوەی بەناو حکوومەتی هەرێمی کوردستان و هەڵبژاردننی حکوومەتێکی کاتی ڕزگاری نیشتیمانی کە بەرپرسە شکست خواردەکانی 30 ساڵی ڕابردوو بە هیچ جۆرێک بەژاری تێدا نەکەن هاوشێوەی ئەوەی لە بەغدا ڕوویدا لە ڕاستیە هەموو کەرتەکانی وڵاتدا ڕووخاوە ئێستا ئێمە لە فەراغێکی تەواو ناحکومیە ئەژین ئێمە کەرتی تەندروستی کەرتی پەروەردە کەرتی ئابووری کەرتی بازار هەمووی داڕووخاوە بۆ ئێمە لە ئێستا ڕەنگە موچە بەشێک بێت لە داواکاریەکانمان بەڵێ داواکاری گەوری ئێمە لە ئێستا هەڵەوەشانەوەی بەداو حکوومەتە و بە جۆرێکە حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی بێت لە ماوەیەکی قیاسیە بتوانێت چەند گۆڕانکاریەک بکات. ئێستا ئێمە لە پەیوەندیان لەگەڵ شارەکانی ترا کە بتوانین جۆرێک چالاکی خۆڕاگریمان هەبێت نەفەزرێش بین بەردەوام بین بۆی کە خێمە هەڵدەین بمێنەوە لەسەر جادە تا ئەوەی بتوانین بگەین ئامانجەکانمان. حکومەتی دزوجێتە بەستە میلەتە بەردە بڕوخێ 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 دەستە سەڵات توانێ داهاتی وڵات ئەندازیاری تاڵانی بەرزانیم تاڵەبانی ئەندازیاری تاڵانی بەرزانیم تاڵەبانی ئەندازیاری تاڵانی بەرزانیم تاڵەبانی دەستە سەڵات توانێ داهاتی وڵات بڕوخێت ئەم دەسڵاتە بێمەعاشی بێموچەی کڵاوە درۆ گشتمانی ئەنفال کرد یەکژن خۆیان لە خۆیان ئەنفالنەوە ئەمانە درۆزنن ئەوەی حکوومەتی بەعەز نەیتوانی بە کوردی بکە ئەم بازرگانانی کوردایەتیە کردیان